خۆشەویستانم ئەو کاتتان شاد باندیەی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی نوێی ڕەهەندی پێشاتەکان ئەلبەتە بەرنمەی ئەمڕۆ لە بری هاوکارم معتەبەر شێوانی پێشکەشی دەکەم. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبارێکی گرژ و ئاڵۆزدا تێپەر دەبێ. قەیرانی سووریا بەردەوامە و ئەگەری هێرشی ڕۆژاوا هەروە دێ زیاد دەکات ئەگەر چیش وەک دەگوترێ ئەو هێرشە چاوەڕوانکراوە سنووردار دەبێ. عراق وڵاتێکە نقمی قەیرانی ئاسایشی و سیاسیە. کۆماری ئیسلامی ئێران کار لەسەرشی ئاگەرایی دەوڵەتی ئێران دەکات و بە شوێن پێگەی تۆکمەترە بۆ خۆی لە ناوچە پڕکێشمەیەی جیهاندا. تورکیاش وەک چاودێر دەڵێن لە ململانەیەکی بەهێزدایە بۆ باڵادەستی لە خاوەرمیانەدا وەک هەندێک لە چاودێریش ئاماژەیان پێکردووە ئانکەرە دەخوازێ ئیمپراتۆریەتێکی مۆدێرنەی عوسمانلی بێنێتە ئارا. لەم ڕەوشەدا ئەوەی هاوڕایی لایەنە ناکۆکەکانی لەسرە هەروە دێ و گەشەکردنی توندڕەوی ئیسلامیە لە ناوچەکەدا. ئالەو ژینگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کورد لەکوێی هاوسەنگیەکاندایە و چۆن دەتوانێت ببێتە بوونێک چیدی فەرامۆژ نەکرێت و نەتوانرێ ئایندەی ئەم گەورەترینەتەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەنادیار بسپێرێ کە تا ئێستا بێوڵاتە و دابەش بووە بەسەر ژمارەیەک وڵاتی ناوچەکەدا. جا ئازیزانم بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانی ئێمە و هەروەها قسەکردن لەسەر تێبینی و سەرنجەکانی ئێوەی ئازیز بەرنمەی ڕەهەندی پێشاتەکان میوانداری بەڕێز مستەفا شەڵماشی ئەندامی دەفتەری سیاسی و بەرپرسی گشتی کۆمیتەی بەڕێوبەری دەرەوەی حزبی دیموکراتی کوردستان دەکا. کاک مستەفا زۆر سپاسی ئامادەبوون دەکەم. زۆر سپاسان دەکەم بۆ ئەو دەرفەتەوە هەروەها سڵاوم هەیە بۆ هەموو گوێگرانتان. کاک مستەفا با لەو پرسیارەوە دەست پێ بکەین چ جۆرە هەڵسەنگاندنێک یا خوێندنەوەیەکت هەیە بۆ ڕەوشی کورد لە ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەو هەموو قەیران و ئاڵۆسکاری کە ناوچەکەی گرتوێتەوە؟ ڕەوشی کورد لە ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە باوەڕی من کەوتوەتە قۆناغێکی تری خەباتەوە تەواو جیاوازی هەیە لەگەڵ خەباتی پێش و قۆناغی پێشوو. لە قۆناغی پێشوودا دیارە کورد وەکو قوربانیەکی هێرش و زوڵم و زۆری دەسەڵاتداران لە وڵاتەکەیدا زۆرتر لە جەمبەی مافی مرۆڤ و ئەو شتانەوە دەهاتە بەرباس و وەکو قوربانیەک و وەکو زوڵم لێکراوێک چاوی لێ دەکرا کە دەبواە کۆمەجی پێ بکرێ یارمەتی بدرێ وەکو پەنابەر ڕابگیرێ لە وڵاتان یا ئەوەی لە وڵاتەکەی خۆیدا هەندێک کۆمەجی ئینسانی وانەی بۆ بکرێ بۆ وێنان نۆفلای زۆنی بۆ دابنرێ بۆ ئەوەی کە هێرشی کەمتر بکرێتە سەر و زۆر لەو نەدامەتکاریانە و لەو وەزعە بەسامانانەی کە بەسەری هات کورد لەو بڵێن قۆناغەدا بوو. لە قۆناغی ئێستادا دەرفەتێکی کا بۆ کورد هاتۆتە پێشێ دەتوانێت کورد بە باوەڕی من خۆی بێنێتە مەدانەکە بێتە ناو مەدانی سیاست و دیپلۆماسیەوە بە عنوانی گەلێک کە لە ناوچەیەکی گرنگی استراتیژیک لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەژی خاوەنی ئیمکاناتێکی مادی و معنەوی بێسنوورە و دەتوانێت لە ڕادەی نێونەتەوەییدا هەوڵ بدا دۆست و پارتنەر بۆ خۆی ببینێتەوە لەسەر قازانجی هاوبەشی هەردوو گلا پێکەوە هاوکاری بکەن. بەچی خۆی بێنێتە ناو مەدانەکەەوە کورد چ جۆرە میکانیزمێک دەتوانێت بەکار بێنێ بۆ ئەوەی بوونی خۆی لەم سەروەختەدا بسەلمێنێ؟ بە باوەڕی من باشترین میکانیزم دووشتە یەکێکیان ئەوەیە کە خواحافیزی بکە لەگەڵ شێوەی خەبات و تێکۆشانی پێشووی بەو ناوەوەکە جاران زۆرتر دژایەتی حیزبایەتی و پەیوەندی حیزبایەتی و زۆرتر ڕقابەتی حیزبایەتی بوو ئێستا وەکو نەتەوەیەک بێتە مەدان بە یەکگرتووی تەواوترەوە و لە عینی کاتدا لە جیاتی دەرخستنی نوختە لاوازەکانی و دەرخستنی ئەو نەدامەتکاریانی کە دیارە ئەوانەش دەبێ هەر باز بکرێن بێنێتە سەرمیزەکان بە پێچەوانەوە تواناکانی بێنێتە سەرمیزی و توێژەکان قودڕەتەکانی بێنێت سەرمیزی و توێژەکان و نیشاندا بە دنیا کە چی لە دەست دێ بۆ ڕاگررتنی ئەمنیەتی نێونەتەوەی لە ناوچەی ڕۆژهەڵاتی گرنگی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جگەلەوە دەتوانێت بۆ گەشە پێدانی دموکراسی لە ناوچەکەدا چه توانایەکی هەیە دەتوانێت کەڵکی لێوە بکرێت. بەڕای جەناب فاکتەرە دەرەکیەکان وڵاتانی وەکو تورکیا، عێراق، سووریا، کۆماری ئیسلامی ئێران دەرفەت دەدەن ئەو یەکگرتووی کە جەنابەت ئاماژە پێکرد بێتە ئاراوە لە نێوان لایەنە سیاسیە کوردەکانە؟ ئەوەی کە وەکو دەرفەت بێ من بە باوەڕی من هیچ یەک لە وڵاتانێک کە کوردستانیان بەسەردا دابەش کراوە پێیان خۆش نییە کە کورد وەکو فاکتەرێک لەو ناوچەیە دەرکەوێ هێز بگرێ و بە تایبەتی یەک بگرێ و دەرکەوێ. بەڵام زۆر جار لە قۆناغی مێژوویدا تۆ دەتوانی خۆت پسە پێنی یعنی مەرج نییە
تۆ چاود لەوە بێ ئەنکارا قبولت دەکا تاران قبولت دەکا بەغدا قبولت دەکانە ئەگەر تۆ بۆ خۆت بتانی توانەکانی خۆت بێنە مەدان یەکتر بگری و ئەو توانایانە دەرخەی پێم وایە بۆ هەموو گەلانی ناوچە و بۆ دەرەوەی ناوچەش دەبێ ئەمری واقع ئەو مەجبورن قبولت بکەن. کۆنگرەی نەتەوەیی کورد لە ئارادا بڕیارە پازدەی ئەم مانگە کۆنگرەی نەتەوەیی بکرێ بەڕای جەنابە ئەو کۆنگرە نەتەوەیە یارمەتی دەردەبێت بۆ سەپاندنی ئەو دیفاکتۆیی کە ئێستا ئاماژە پێکرد بێشک وایە کۆنگرەی نەتەوەی یەکێک لەو ئامرازە گرنگانەیە کە کورد بۆ ئەو قۆناغە پێویستێتی هەم لەو بارەوە کە وەکو عەرزم کردی دەبێت توانەکانی خۆی کۆکاتەوە لە یەک جێگادا و بە یەکەوە نیشانی دنیای دەرەوە و ناوچەکەشی بدا دووەم بۆ ئەوەی کە وەکو پێشتر کوتم بۆ خواحافیزی لە قۆناغی پێشوو دەبێت هەندێک هێڵی سوور دابنێ ئەو هێڵە سوورانە دەبێت لەلایەن هەموو هێزەکانی کە لە ناوچەدا فعالن و لە ناو کووردا فعالن ڕعایەتی بکەن و دەبێت جێگایەکیش هەبێت کە بپرسێتەوە لەوەی فلان هێز فلان هێڵی سووری پەڕاندوە یا نەپەڕاندووە لێ بپرسێتەوە تەبعاً بۆ دووشت وەکو ئاماژەم پێدا ئەو کۆنگرەی نەتەوەیە پێویستە هەم بۆ دەرخستی تواناکان هەم بۆ خواحافیزی لە قۆناغی پێش بەڵام کاک مستەفا ئێمە ناتوانین نوکۆڵی لەوە بکەین کە هەر لە ئێستاوە هێشتا کۆنگرەکە نەگیراوە کۆمەڵێ جیاوازی و ناکۆچی هەن بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستانێ جیاوازی ناکۆچیەکانی نێوان پژاک و کۆمەڵەکان و دیموکراتەکانیش ئەو جیاوازی و ناکۆچیانە بە باوەڕی من ئەوە نین کە چارەسەر نەکرێن جیاوازی بچووکن هێندێک تکنیکین هێندێکیش تعسوبین دیارە ئێمە لە بەرەوەی کەماوەیەکی یەکجار زۆر بە مۆدلێک لە مۆدلەکانی حیزبایەتی کارمان کردووە بۆمان زەحمەتە کە بچینە ناو ئەو قۆناغە تازەیەوە کە لەسەر بناغەی یەکتر قبولکردن و گوێ لە یەکتر گرتنی تەواو و ڕێزدانان بۆ یەکتر و حیسابکردن بۆ یەکتر بچینە پێشێ کە پێم وایە لە هێندێک لە حیزبەکاندا زۆرتراوە زیاتر لەو بارەوە هاتوونە پێش لە هێندێکاندا کەمترا ئێستا هەرو کێشەیە کە لەو پەیوەندێدا هاتوۆتە پێشە بە باوەڕی من فقط کێشەیەکی پرۆسەیی بووە هیچ هەدەفێکی سیاسی لە پشت نەبوو ئەوە 39 حیزب دانیشتون کۆبوونەوە بۆی کومیتەی ئامادەکاری کۆنگرە دیاری بکەن بڕیاریان داوە هەر 39 حیزبەکە پێکەوە کە 21 نەفەر دیاری بکەن ئەگەر ئەو کاتە بڕیاریان دابێت کە 39 نەفەر دیاری بکەن هەموو حیزبەکانێکێکیان بەردەکەوت و کێشە نەدەن بەس خۆی ئەوش پرسیارێکە باشە ئەو پرسیار ئێستا بەڵام بۆ سینۆکە بە سینۆ نوێنەرەوە ئامادە نابێ بۆ کرا بە 21 من لێدا نەبووم نازانم بۆ ئەو بڕیاریاندا بەڕاستی فقط دەمهوێ ئیشارە بەوە بکەم بڵێم ئەگەر وا بە ڕەنگە هیچ کێشە نەخۆڵقابە هەموو جێگایەکیان بەردەکەوتو ئەوە کێشە بەڵام دوای ئەو 21 دابش کراوەتەوە بەسەر هەر چوار پارچەی کوردستاندا ڕۆژهەڵات پێنجی بەرکەوتووە ئەو پێنجە دیسان 9 حیزب کۆبوونەوەی بۆ کردووە ئەو 9 حیزبە پێنجی هەڵبژاردووە ڕەنگە بڵێم کۆمەڵەکان و دموکراتەکان ڕێیان بە یەکتر داوە بەڵام دیارە ئەوەش حەقی دموکراتیکی خۆیانە تۆ لە ناو 9 حیزب کە دەڵی 5 دیاری بکە هەر کامیان دیاری بکە حەقی خۆتە ئێستا وا دەرچووە کە کۆمەڵەکان و دموکراتەکان دەرچوون بەڵام ئەمە ناگەێنێ کە ئێمە بڵین نکولی لە بوونی پژاک بکەین بۆ نمونە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ینی پژاکیش وەکو یەکێک لە هێزە سەرەکیەکان ئامادەیەکی تۆکمەی هەیە لە ناو ڕۆژهەڵاتی کوردستاندا ناتوانین نکولی لەمە بکەین وایە نا ئەمە وەکو حیزبی دموکراتی کوردستان قسە بۆ خۆمان دەکەم بۆ حیزبەکانی دیکە ناکەم ڕەنگە حیزبی وایە بێ بڵێنە نییە و فلانە و یا حیزب نییە شتێکی دیکەیە ئەوانە بەڵام وەکو بوونی پەژاک وەکو مەوجودێکی سیاسی لەوێ ئەمە لە پێشدا ئەسەن ئەڵوەڵ حیزب بووین لە ڕۆژهەڵاتی کوردستان کە کوتمان بمان هەیە نەمان هەیە پەژاک حزوری هەیە و دەبێت تعاملی لەگەڵ بکەین وەکو هەیە بەڵام دیارە کە تعاملی دەکەی لەگەڵ وەکو هەیە وەکو ئەو ڕاستیە کە هەیە تعاملی لەگەڵ دەکەی پێمان خۆش بێ پێمان ناخۆش بێ پەژاک دیارە بە کۆمەگ و یارمەتی و ئەوانە حیزبێکی دیکە دروست بووە خۆ ئەوە هیچ ئەیبی تێدا نیە بەڵام واقعیتەکە وایە زۆر جار هاوڕێیانی پەژاک بەوە ناڕەحەتن کە تۆوا بڵێ لە حاڵێکدا بۆ خۆیان شەو ڕۆژ تەبلیغ بۆ ئەوە دەکەن کە ئێمە هەمان ئیدۆلۆژی و هەمان ڕێبەر و هەمان کاریسما و هەمان شتمان هەیە من نامێ زۆر ینی بەستم نامێ زۆر بچمە ناو وردەکاری ئەوەی کێ لە پشتێتی کێ لە پشتی نیە چکە تەوەری بەرنامەکەمان ئەوە نییە بەڵام پرسیارێکی کار سەبارەت بە کۆنگرەی نەتەوەیی کاک مستەفا زۆر ڕاشکاوانە من حەزەکەم ئەوە بە جەنابەت بڵێم ینی بە پێداچوونەوە بە مێژووی هەموو لایەنە سیاسیەکانی کوردستاندا جا ئەو پێداچوونەوەی لەوانەیە نەزەری تایبەتی تاکە کەسێک بێ لەوانەیە نەزەری حیزبێکی بەرامبەر بێ هیچ یەکێک لە حیزبە کوردستانیەکان بێکەم و کوڕی نەبووە و بێکەم تەرخەمیش نەبووە بەرامبەر بە دۆزی کورد لە کۆنگرەی نەتەوەییدا بەڕای جەنابەت ئەم حیزبانە دەتوانن
پێکرا لە ڕاگەیاننی هاوبەشی کۆنگرەدا بۆ نمونە یاخو بە جیاجیا بەرامبەر بەو کەم و کوڕی و کەم تەرخەمیانەی کە هەیان بووە داوای لێبوردن لە نەتەوەی کورد بکەن دیارە ئەوە پرۆسەیەکە کە بە باوەڕی من زۆر حساسە ینی زۆر هەستیارە ئەو مەسلەیە ئەگەر بە ئاقارێکدا بڕواکە ئەو بیهەوێ خەتاباری ئەوی دیکەت سابیتکا و لە ڕێگای کۆنگرەوە و ئەوانە بە هیچ شێوەیەک نەکۆنگرە بە نەتیج ئەنجام دەگانە ئەوە بەڵام ئەگەر بە ڕۆحێکی نەتەوەی یەکگرتووە ئەمەیان گرنگە بە ڕۆحێکی نەتەوەیە بۆ مەسەلەکان بڕوانن هەرکەس بەشی خۆی ئەسان بۆ خۆی بەشی خۆی قبولکە لەو بڵین هەڵانەی کە کردوێتی لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردا ئەوە خەت هیچ کێشەیەک نابێت و من پێم وایە دەبێت بە ڕۆحیەشەوە پێکەوە هاوکاری بکەن بەڵام ئەقڵێتی حزبی کوردی ئەوە دەکا دیارە ئەقلێتی حزبی کوردی کاری دەوێت دەبێت ئیشی لەسەر بکرێ ئێستا من پێم وایە هەنگاوێک چۆتە پێش ئەگەر هەر ئەو کۆبوونەوەی کە 39 حیزب بۆ ئەوەڵ جار بەشداری تێدا کرد لە مێژووی خەباتی ڕزگاری خوازی گەلی کووردا ئەوە ئەوڵین جارە کە هەموو تەناقوزەکان لە یەک جێگا کۆبنەوە یعنی ئەوە بۆ خۆی بە بڕوانی من نیشانەیەکی باشە و هیوادارم بەرەبەرەکرانەوەی زۆرتر هەبێ و وردە وردە بچینە ناوە قۆناغێکی پێ چەندە گەشتبینی بەرامبەر بەوەی کە کۆنگری نەتەوەیی بتوانێت هەنگاوێکی تر دۆزی کورد یا دۆسەی کورد لە ڕۆژهڵاتی ناوەڕاستدا بەرەبەر و پێشەوە من پێم وایە ئەگەر بتوانێت کۆنگرەی نەتەوەی بە واقعی دامەزرێ مؤسساتی خۆی دامەزرێنەوە کار بکات لەسەر بناغی نەتەوەی وەکو عرضم کردی دەتوانێت زۆر کار بکات بەڕاستی هەنگاوی زۆر گەورە بنێ یعنی پێم وایە ئێمە ئەوەڵین گەلین کە لە هەموو دنیا کە پەیوەندی دەگرین بە ئێمە دەڵێن با بە وەکو کورد هەمووتان نایەن بۆ هەر ئەو حیزب دێ و ئەم حیزب دێ و بۆ نوێنەرایەتێکی کوردنایە یعنی خەڵک بە ئێمە دەڵێ بۆ ئەوە ناکەن باشە ئێستا کاتیەوە هاتووەکەیدی بۆ خۆمان بە ئەو هەنگاوە بنین بەڕاستی بەڵێ کاک مستەفا دەگەڕێمە وڵات پەیوەندیکی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاک نامۆ کوردستانی کاک نامۆ ئەو کاتەوە باش کاتێکە باش کاکەوەڵێ فەرموو کاک نامۆ پێشکی دەستخۆشیان بەرنامەیەتان لێکم هەروەها کاک مستەفا میانی بەرنامە بە خێراتنەکەم چەند سەرنجێکم هەیە یەکیان سەبارەت بە هەروەکو دەوترێ پەیامی ئاشتی بە وڵاتانی داروبەر ئەمە بلێرەدا جێگەی ڕەخنەیە و پێم وابێ ئاغڕووی نەتەوایەتی تێدا چونکە گەلی کورد هیچ کاتێ شەڕی نەویسە تا ئێستا شەڕی بووە هەروەکو کاک مستەفا ئاماژەی پێدا ئایا بە شێوەی پرسیارێک بێ بڵێ ئایا ئەو دەوڵەتانی دەوروبەر ئایا وەکو پرسیارێک دەرفەتی ئاشتیمان پێڕەوە ئەبینن پێم وابێ ئەمە زیاتر سوودی هەبێ و ئابڕێکی نەتەوایەتی لەناو میلەتانە پەخش بکاتەوە هەروەها بەڕێز کاک مستەفا ئاماژەی بۆ کردکەوە ڕابردوو خواحافیزی کە من دەڵێم نەخێر خواحافیزی نا بەڵکو شەڕی ناو خواحافیزی ئەویش لە بەڵێنامەیەکی ئاشتی نەتەوایەتی زۆر پێویستە وەک لەبیرکەوە پەیامێک یان دەرفەت داواکردنێک لە وڵاتانی دەوروبەر داوایان لێ بکرێ بێگومان وەکو هەمووان زانین شەڕێکی گەورە لە جیهاندا هەیە و ئەم شەڕەش وڵاتانی ئێران و تورکیا و ئەم وڵاتانی دەوروبەریشی تێدایە ئالێرەدا بێگومان پلانی داگیرکەرانیش دوور نییە ئەو بێکەوە ئەو شەڕە ینی بخرێتەوە ناو کوردستان ئەوش بێگومان نەکە شەڕی ناوخۆ دەبێتە ئەنفالێکی ناو خۆ بەخۆ یان دووبارەوەی شەڕی چاودێران کە هەر بە هەمان شێوە بوو کاتی خۆشیش و سەبارەت بەوەی کەوا سەرنجم سەباردەوە کەسایەتی سەربەخۆی نەتەوایەتی بۆچی تیانابین دێت لەو نەتەوەیەدا ئایا هەر تەنیا دەبێت حیزبەکان بن سەرنجی کۆتاییشم ئەوەیە کە گەلی کورد بێگومان لە لوبنان لە ئیسرائیل نزیکەی 400,000 بۆ 2 ملیۆن لە خۆراسان لە ئازربایجان لە کازاخستان لە ئەرمەنستان لە گورجستان لەم شوێنانە هەیە ئەگەر ئەمانە هەمووی داوت بکرێن بەس تەنیا ئەگەر بۆ نیو ساعتیش بۆ نیو کاتژمێر تەنیا وێنەیەک بگرن ئایا ئەمە باشترین شت نییە بۆ وەزە و حاڵی گەلی کورد پیشان دێ بێگومان ئەوەی کەوا ئەوە دەبینێ هەرێکە یەکێ لە ئیسرائیلە یەکێ لە کازاخستانە یەکێ لە خۆراسانە پرسیارێکی لا دروست دەبێت بەڵام میلەتە ئەم وڵاتانی هەمووی داگیر کردووە یا ئەوە تا داگیر کرا و پەرشوبڵاو بۆتەوە تیمای سەرکەوتن بۆ ئەو کۆنگرێ دەخوازم خۆشی ئەو کۆنگرێ لەوەدایەکەوە گەلی نەتەوەی کورد ئەو حیزبانە ئاوا دەبینێ بەیەکەوە بێگومان ئەگەر ئاشتیکی نەتەوایەتی دەستکەوتەکەی نەبێت
بێگومان خەڵکی پرسیاری لا دروست دەبێت دەڵێ ئایا ئەمەی کە لە ڕابردووە کردویانە هەم دیسانە دووبارەیەکەنەوە لە ژێر چەتی نەتەوەی و کۆنگرەی نەتەوەیە هیوادارم ئەوە دروست نەبێتەوە هیوادارم ئاشتێکی نەتەوایەتی بۆ نەتەوەی کورسازکرێ بە تایبەتی لەم بارودۆخەدا کە لە لێواری قەیرانی شەڕ و پێکادان و ئەم هێزانایان کەوا لە دەوروبەرن و لە جیهانان هەرەوەندەم هەبوو زۆر سپاسی بەشداریەکە دەکەم کاگنامۆ دەچینەوە لای کاک مستەفا بزانین تێبینی و سەرنج لە سەقسەکانی کاگنامۆ. بەڵێ وڵا سپاسی کاگنامۆ دەکەن بەڕاستی ئیشارەی بە هێندێک مەسەلەی زۆر گرنگدا یەکێک لەوانە و ئاشتینەتەوەی مەبەستی منیش لە خواحافیزی لە ڕابردوومە هەر ئەو بەشە لە خەباتی گەلی کورد بوو کە پێکەوە دژایەتی و بەداخەوە ئێمە شەڕی ناوخۆمان لە ناودا ڕووداوە ئەو شتانە بۆیە تێبینیەکانی زۆر باش بوون بە تایبەتی ئەوەی کە فەرمووی کە ئێمە بۆ پەیامی ئاشتی بە دەوروبەریمان و بە دەوڵەتان ئێمە دەبێ وەکو کورد بڵین بەو دەوڵەتانێک کە بەشێک لە کوردیان بۆ بەرکەوتووە لە واقعدا دابەش کراوە بەسەریاندا زۆرتر هەدەف ئەوەیە کە ئێمە وەکو کورد وەک فاکتەری دموکراتیک لە ناوچەدا دەرکەوین وەکو هێزێک دەرکەوین کە ئێمە لایەنگری سڵح و ئاشتی و پێکەوە ژیانی ئاشتیا خوازانەی میلەتانین لە ڕابردووشدا لە واقعدا ئێمە ڕەنگە لە ناو خۆماندا هەڵەمان هەبوو بێتەنانە شەڕمان کرد بێ دژی یەکتر بەڵام ئەگەر دیقەت بکەی لە خەباتی گەلی کورد بەگشتی بە درێژایی مێژوو زۆر خاوێن بووە لەو بارەوە ئێمە تیرۆر کراین تیرۆرمان نەکردوێتەوە ئێمە سوزانم هەمیشە ئامادەیمان بووە بۆ ئاشتی ئەگەر من باسی ڕۆژهەڵاتی کوردستان و حیزبی دموکراتی کوردستان بکەم سکرتێرمان ئێمە لەسەر ئاشتی لەسەر میزی و توێ شەهید کراوە پێشەوامان مەسەلەن بۆ خۆی چوەتە بن پەتی سێدارە بەڵام ئامادە نەبووە کە بە شێوەی درێژە بدا بە توندوتیژی ئەو شتانە یعنی زۆرتر خەباتی کورد بەڕاستی لەسەر ئاشتی دامەزراوە هەر لە ئەوڵەوە کورد هەمیشە ویستوێتی بە شێوەی سیاسی و ئاشتی خوازانە مەسەلەکەی چارەسەر بکرێت لەوەشدایە کە ئەو پەیامە دەبێ بدەین وەلایەکی دیکەوە بۆ هاتنە مەیدان وەکو فاکتەرێکی گرنگی تەزمینی ئەمنیەت و دموکراسی لە ناوچەدا ئێمە دەبێ ئەو زمانە بەکاربێنین بە قازانجی خۆشمانە بۆ برنەپێشی مەسەلەکەمان ئەوەی کە فەرمووی بەشداریکردنی هەموو کەسایەتی و ئەوانە دیارە ئەوەی کە تا ئێستا کراوە فقط کمیتەیەکی ئامادەکردن دروستکراوە لە 21 کەس ئەوە پەیوەندی نییە بە خودی کۆنگرەوە ئەوانە ئیشان فقط ئەوەیە کۆنگرە ئامادە بکەن بەڵام بۆ کۆنگرە قرار وایە 600 کەس داوت بکرێ لەو 600 کەسە فقط نوێنەرانی حیزبەکان 45% 55% ئەگەر شێوەی ئەسوولی خەڵکی ترە ئۆکانە مؤسساتی فەرهەنگی ئەوانەیە کەسایەتی بەلایەنە چوزانم وە قەراری ژوایە هەموو ئەو شتانە کە ئەو ئیشارەی پێکرد و زۆر بە حەقیش ئەوانە هەمووی ئاوری لێ بدرێتەوە و لەبەر چاو بگیرێ کەک مستەفا لە مەسلەی پەیوەندی بە نردنی پەیامی ئاشتی کۆنگرە بۆ وڵاتان بە تایبەتی ئەو وڵاتانەی کە کوردیتیە بەڕای جەنابەت ینی جێی خۆی دەگرێ ئەو پەیامە لای ئەو وڵاتانە بەبەستیشم ڕێک دیمەشقە تارانە ئەنکەرەیە و بەغداشە ینی پێشتریش کورد هەوڵی لەو شێوەیە هەبووە بە تاک بوو بێ بە دوولایەن سێلایەن بەیەکەوە ینی ئەو هەوڵانە هیچی جێی نەگرتووە ئەم جاریان چەند گەشتبینی بەوەی کە جێبگری بەڵێ وەڵاهی مەسلەی گەشتبینی دیارە سیاست پیا لەگەڵ ڕاستیەکان پەیوەندی هەیە تۆ هەنگاوێک کە دەزانی ڕاستە دەیهاوێ چەندە وەڵام دەداتەوە ئەوەشیان داهاتوو نیشانی دەدا من شخصەن بۆ خۆم زۆر گەشتبین نیم ڕاستیەکەی بەوەی کە ئەو وڵاتانە مەگەر مەجبور بندنە هەر ئاوا بە پەیامێک مەسەلەکە جێبەجێ بکەن بەڵام من پێم وایە لە هەمووی گرنگتر پەیامەکە هی کۆنگرێ ئێستا بەیەکەوە هەموو حیزبەکان و ئەو کۆنگرەیە کە بەو شێوەیە دەست پێ دەکا بە شێوەی ئاشتی خوازی ئەوە بۆ خۆی پێویستەوە بێ و شتێکی مەقبوڵە لە دنیادا قبول کراوە و جگەلەوە هەوڵی بۆ بدا ڕەنگە وەزنێکی گەورەتری هەیە لە چاو ئەحزابی پێشووکە تەن بەتەن دەچوون بۆ ئەوانە وەکو عەرزم کردی لە هەمووی گرنگتر کورد دەبێ خۆی بکاتە ئەمری واقع لە هەموو بەشەکانی کوردستان بەساز ئەوەیە بەڵێ کاک مستەفا دەگەڕێمە وڵات پەیوەندیشکەی تەلەفۆنیمان لەگەڵدایە کاک کۆدۆ دەرگەڵەیی کاک کۆدۆ ئەو کاتت باش فەرموو عزیزی خۆشەوی دەکەم بەڕاستی وەکو ئێمە لە کوردستان و لە دەرەوەی کوردستان چاودێرانی سیاسی و خەڵکی کوردکەوەی ڕوونی ئاشکرا سەردەمی ڕۆی کوردستاندا لە بەرتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرنجی زۆربەی وڵاتانی بەلای خۆیدا ڕاکێشاوە ئەمە ئێمە دەبێ کۆنگرەی کوردی بەرپرسانی ئەوانە کۆنگرەی بەشدار تێدا دەبێ
بە هەموو شێوەیەک بە ئەرکێک بەرپرسیاری نیشتیمانی دەبێ هەرچەندە قوربانیدانی خۆشان بێ بۆ سەرخستنەوە کۆنگرە بێ بەڕاستی وە ئەوەی زۆر گرینگە لێرەدا ئێمە باسی دەکەین و دەستخستنە ناو کۆنگرەی دەستخستنە ناو وڵاتی بێگانە چونکە هەر کاتێک وڵاتێکی بێگانە تورکیا یان ئیران بێ دەستکاری دەستخاتەنە ئەو کۆنگرێ بە دنیایەوە ئاراستەکەی دەگۆڕێتدا نازانێت بۆ کوێ یاخود لە مەساحەتی چێ کۆتایی پێدێت لە ئەوەی بەلامەوە گرنگە ڕەنگە بۆ خۆم خولیا سیاست نەبووم بەڵام ئەوەندێکی ئێستا لێرە خەستم پێکردێ کە خۆم هەستم پێکردێ ئەگەر ئێمە خۆمان قوربانی حیزبەکانی هەر چوار پارتە قوربانی بدەین لەبەر خاتری ئەو سەرکردنەوە کۆنگرێ بە دنیایەوە سەرکەوتوو دەبین لەوەی ترسمان هەبێت لە دەوڵەتانی دەوروبەر ئەگەر ئێمە خۆمان لەگەڵ خۆمان حاڵتەبازین لەگەڵ دەکرد سپاستان دەکەم هیوادارم سەرکەوتوو بە هیدایەت لە ساغ بۆ ئێوە خۆشویست زۆر سپاسە دەکەم کاک کۆدۆ بۆ بەشداریەکە دەچینەوە لای کاک مستەفا زۆر سپاس بۆ کاکۆدۆ ئەویش هەروەهاشتی زۆر جالبی بە تایبەتی ئەوەی کە کوتی دەبێ هەوڵ بدرێکە دەستی بێگانەی تێدانەبێ بە باوەڕی من بەڕاستی ژوایە دەبێت سعی بکرێکە ئەو کۆنگرەی نەتەوەی کووردا بەڕاستی هیچ ئیتیجاهێکی لە دەرەوە ڕاپێ نەدرێ ئەو بڕیارانێک کە دەدرێن خودی ئەحزابی کوردی و خەڵکی کوردی لە نێو خۆی کۆنگرەدا بیدەن و هەمووشی بە تێڕوانین لە مەسلەی نەتەوە یەکە بێ ینی بامنەوە پرسیارە لە جەنابەت بکەم هیچ ئاماژەیەک هەیە لە ئێستادا کە دەستێوەردانی دەرەکی لەو کۆنگرەیەدا هەبێ ئەوەی کە من ئاگادار بم تا ئێستا بەو شێوەیە نەخێر بەڵام شکم لەوەدانیە وەکو خۆم کە هەوڵ هەیە ینی ئەگەر نەبێ ڕەنگە پێت سیر بێ ئێمە دەبێ وشار بین لەوەی کە هەوڵ هەیە و پێشی ئەو هەوڵانە بگرین ئەو هەوڵە لە چ وڵاتێکەوە بەتایبێت دوور نیە لە هەموو وڵاتان ڕادێت لە تایبەتی مەسەلەن لە ئێران لە تورکیا لەوانە ڕای احتیمالی هەیە کە بە تایبەت ئەوانە گرنگە ئێستا بۆ خۆ دەزانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەسان بە جەبهەی جیاواز دابش ئەو جەبهە جیاوازانە هەوڵ دەدەن دەستیان لە هەر ئاڵگۆڕێکی سیاسیدا هەبێت کە لە ناوچەدا دێ و بێشک بۆ مەسەلەی کوردیش تەوەجۆیان هەیە بێگومان پەیوەندیشکەی تەلەفۆنیمان لەگەڵایە کاکێمن عەباس کاکێمن ئەو کاتت باش فەرموو بەڵێ هەموو کاتێکتان باش سڵاوتان لێ بێ سڵاو لەخۆش بەرنامەکەتان گرنگە دەستان خۆش بە خراپی کات مستەفاش دەکەین پرسیاری من لە ڕووی پەیوەندیەکانە بەو دەوڵەتانی کە داگیرکەری کوردن لە هەرێک لە پارچەکان هەروەک دەبین هەرێک لە عەزبەکانی ئێمە بەچیە لە پارچەکان پەیوەندیان هەیە لەگەڵ دەوڵەتانی تر بە هەر زۆرە پەیوەندیەک بێن کە ئەوانیش داگیرکەری پارچەشتری کوردستانن ئایا کۆنگرە دەتوانی خەتی سوور بە ئەو دابنێ کە ئەو پەیوەندیانە تەسیر لە پێگەی کورد نەکە لە هەرێک لە پارچەکان ئایا دەتوانن زەخلەوە بکەن کە زۆردار دەبینینەوە هەیە بۆ نمونە هەر لە کوردستانی باش هەرێک لە عەزبە دوو عەزبە هێزەکە دەبینین لەگەڵ دەوڵەتی جیاجیا بەرژەوەندیان هەیە و یان بڵێن پەیوەندیان هەیە بە هەر شێوەیەک بی و ئەوان تش بە هەمان شێوە ئایا کۆنگرا دەتوانی کە خەتی سوور بۆ دابنێ هەتا چڕادێک کە ئەوە لە بەرژەوەندی کورد دەبێ یان هەتا چڕادێک نابێ پەیوەندەکانیان تێپەڕێنن بۆەوەی تەسیرێکی سلبی نەبێت لەسەر پارچەکانتر یان لەسەر ئەزمێکی کوردی لە پارچەیشتر ئەو یەکەمیان دووەمیان لە ڕووی ئایدۆلۆژیەوە زۆر دەردەبینی ئایدۆلۆژی هەڵمەک زیاتر لەگەڵ ئایدۆلۆژی دەوڵەتێک یان بڵێن حەزبی باڵادەست لە دەوڵەتەکە زیاتر دەگونجێتن ئایا تا چەند بۆ نمونە وەکو بڵێن ئێمە حەزبی ئیسلامیمان هەیە دەوڵەتی تورکیا لەولایە حەزبی باڵادەستی ئیسلامیە هەتا چەند کۆنگرە دەتوانێت ڕێ لەوەش بگریان خەچفر بۆ دابنێکە هەتا لایانی نەتەوەیەکە بە قوربانی لایانی ئایدۆلۆژی و یان پەیوەندێکە لە هەر بەرژەوەندێک دابێ نەکرێتن چەند پێشبینی دەکەن کە بتوانن ئەو هێڵە سوورە دابنێن زۆر سپاسی بەشداریەکەت دەکەم کاکێمن کاک مستەفا بەڵێ کاکێ من سپاسی دەکەم ئەمیش هەروەها بۆ دیسان ئەویش زۆر دووخاڵی زۆر گرنگی ئیشارە پێکرد من لە پێشی باسەکانمدا باسی ئەوم کرد هێڵی سوور دەبێت دابنرێ بەڵام هێڵە سوورەکانم باز نەکرد لە ڕاستیدا یەکێک لە هێڵە سوورەکان ئەوەیە کە کاکێ من ئیشارەی پێ دەکات ئەویش ئەوەیە کە پەیوەندی دیارە حەقا یعنی تۆ فەرز کە ئێستا ئەگەر لە بەرچاو بگرین باشووری کوردستان حکوومەتداری دەکات ناتوانێت لەگەڵ
وڵاتانی دراوسێ هیچ پەیوەندی نەبێت نابێت ئەو چاوەڕوانشمان هەبێت بەڵام گرنگ ئەوەیە هێڵی سوور ئەوەیە کە پەیوەندی لەگەڵ وڵاتانی دراوسێ بە هیچ شێوەیەک بازەرەدی کوردی دانیشتووی ئەو وڵاتانە نەبێت ئەوە یەکێک لە هێڵە سوورەکانە بەڕاستی و نابێت دەخالەت بێ لەو بارەیەوە دووەم هێڵی سووریش کە مەسلەی شەڕی ناوخۆیە کە دەبێت بەڕاست حرام بکرێەوەی بێتە هێڵی سوور یعنی ئەو دوو هێڵی سوورە کۆنگرە بێشک دەبێت تەئیکیدیان لەسەر بکاتەوە قبوڵیان کە ئەوەی کە کوتی مەسلەی ئایدۆلۆژی خۆ ئەوە بەرەیەکی سیاسی نییە دروست ببێت لەسەر مەسایلی ئایدۆلۆژی و بەرنامەی حیزبەکان بێنن تاوتوێ بکەن و لەوێدا بڵێن هەر حیزبەی بیهەیە بەشی خۆی تێخا و ئاخرەکەی شتێکی مشتەڕک بێتە دەرەوە ئەوە شتێکی نەتەوەی چەند خاڵێکی سەرەکی لەسەر مەسلەی نەتەوەی کووردا و هەر حیزبێک کە ئەوانەی قبول نەبێ ئوسولەن دەبێ حەقی نەبێ لەوێدا بەشداری بکە و ئەگەر ئەوانش قبول کران هاوکاریەکە لەسەر ئەو خاڵانەیە ئیدباقەکەی بە ئیدۆلۆژی هەر حیزبە بەخۆی پەیوەندی هەیە کاک مستەفا بێجگە لە هێڵە سوورەکان هەر ئەو بڕیارانەی تریش کە کۆنگرە دەیدات لە ئایندەدایە لە 15 مانگدا بڵێن پێ وایە هەموو لایەنەکان وابەستە بن پێوەی ئەمە بەشی یەکەمی پرسیارەکەم بەشی دووهەمیش کۆنگرە بۆ خۆی تا چەندێک دەتوانێت ببێتە ئەو دامەزراوەی ینی وەکو مەرجایەک تەماشای بکرێت بۆ هەموو لایەنە سیاسیەکان بێشک ئەگەر لەسەر ئەو دوو خاڵە کە زۆر گرنگە جەناب شارەت پێکرد نەتوانن ڕێککەون کۆنگرە داهاتوویەکی زۆڕوونی نابێ یەک ئەوەیە کە ئەو بڕیارانەی دەدرێن دیارە هەموو لە پێشدا لە مناقەشەکەیدا و لە باسەکەیدا بەشدارنوانە و ئاخرەکەی زۆرایەتیەک تەبعەن شتێک هەڵدەبژێرێ ڕەنگە ئاوا بێ ئەو کاتە هەموو مولزەمن ئەوانەی کە لە کۆنگرەدان مولزەمن بەوەی کە ئەو خاڵانە تەبعەن ڕعایەت بکەن ئەگەر نەیکەن حتمما دەبێ میکانیزمی واش دابنێن کایدی ئەو هێزە نەتوانێت ئەندامی کۆنگرە بمێنێ یا لە کۆنگرەدا بمێنێ و ئەو بڕیارانەی کە دەدرێت تابعەن دەبێ ئاوادێکە هەموو ئەو لایەنانەی تێدا بەشدارن ڕعایەتی بکەن دەناگە قەرار وابێ کۆبیەوە هەر بۆ قسە و دوایش بڕیار بدەی کەس ڕعایەتی نەکە ئەوە ئەنجامێکی باشی نابێت کۆنگرە بەشە لە ئەرکە هەرە سەرێکیەکەی هێنانە ئارای گوتارێکی نەتەوەیی کوردیە ئەو گوتارە نەتەوەیە هەموو لایەنە سیاسیەکان بەیەکەوە دەبەستێتەوە من ئەمایانی تر بەرە و کۆتایی بەرنمەکە دەڕۆین بۆیە دەمێ بیکەمە پرسیارێکی تایبەت سەبارەت بە ڕۆژهەڵاتی کوردستان پاش بەرهەمهێنانی ئەو گوتارە نەتەوەیە پێ دوایە یارمەتی دەربێ بۆ هەر هیچ نەبێت دروستکردنی بەرەیەکی کوردستانی یاخوو ڕێکخراوێکی تری چەتری بۆ هێزە ئۆپۆزیسیۆنە کوردیەکان لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئەمە ئەگەر نەبێتە مای ئەوەی کە بڵین هەردوو باڵی دیموکراتەکە یەک بگرنەوە چەند باڵەکەی کۆمەڵە یەک بگرنەوە و وردە حزبەکان کەم کەم بێتەوە و لەژێر ڕێکخراوێکی چەتریدا کۆ ببنەوە من پێم وایە کۆنگرە لە هەموو پارچەکانی کوردستاندا بە تایبەتی لە ڕۆژهەڵات دەتوانێت بێتە کاتالیزاتۆرێک ئامڕازێکی گرنگی لێک نزیک بوونەوە یەکگرتنەوە جارێ هەر ئەوەی کە ئەو باسانەی تا ئێستا هەبووە ئەو ئەمی قەڵبوڵنیە و ئەو بە حیزب نازانێ و یا حیزبی دەزانێ یا نایزانێ ئەگەر قەرار بێ ئەوانە وەکو حیزب لە یەک ڕێکخراودا بەشداری بکەن و هاوکاری بکەن ئەوە خەت ناچار هەموو یەکتریان قبول کردو لێدایدی ئیدی ئەو کێشەیە نابێ بمێنەوە نیە ئەو کاتە ڕێگا خۆش دەکا بۆ ئەوەی کە حیزبەکان پێکەوە دانیشن باس بکەن لە چارەسەری کێشەکەی خۆیان و دەتوانێت کۆنگرەش بە باوەڕی من نێونجیگەریەکی زۆر باش بکات یعنی دەتوانێت لە بینی حیزبەکاندا نەکرد لەوێ لە هەموو پارچەکانەگە کێشەیەک بێتە پێش بە باوەڕی من یەکێک لە ڕۆڵە گرنگەکانی کۆنگرە دەتوانێت ببینێ ئەوەشە بە هەر چەند بەخۆشیەوە دەبێت ئیشارە بەوە بکەم چون باسی ڕۆژهەڵات کرد بە تایبەتی لەو دوایانەدا تاڕادەیەکی زۆر ئەو ناکۆکیانە کەمبوونەوە تاڕادەیەکی زۆر و توێش هەیە پێکەوە ئەگە باس بکەم لە بینی دوو دەموکراتەکاندا دانیشتن و توێش هەیە کۆمەڵەکان زیاتر لە یەکتر نزیک بوونەوە هەمووی ئەوانە جەوێکی خۆشتر لە جاران پێکاتوە کە هیوادارم بە پێکاتنی کۆنگرە ئەو جەوە زیاتریش خۆش ببێت کاک مستەفا زۆر سپاسی ئامادەبوونت دەکەم بۆ بەرنامەی ڕاهەندی پێشاتەکان زۆر سپاس کاکیجان سپاسی ئەوش دەکەم بۆ دەرفەتە زۆر سپاس دەکەم.